لێرە دەیانی ئەو پرسیارە دەکرێت لە بۆم دروست بێتن کە وشەی سەبر بۆ خێزان سەبر بڵێ چمانایەکی هێرێتەوە واللهی دادەگیان ئەگەر بڵێ ژن و پیا و بەرامبەر وردە غەڵەتەکانی یەک سەبر نەگرن بڵێ عیلە دروست نابێ و ئەگەر مناڵ بەرامبەر هەندێک جار ناباشی دایک و باوک لە بعد هێشتا باش نابن تەبیعەتیان تەسەڕوفاتیان هەڵسو و کەوتیان دەنگە دەنگیان ئەبێ سەبریان بەرامبەر بگرن و ئەگەر سەبری دایک و باوک نەبێ ئەم مناڵانش تەحمل ناکەن بۆیە ئەتوانم بڵێم ینی وابزانم حەدیثێکە مەقولەیەکە ئەڵێ ئیمان دوو بەشە سەبر و شوکرە وەکو تەیرێکی دووباڵ وایە ئینسان پێغەمبەر فەرمێ لە حەدیثەکە فەرمێ ئەگەر کەسێک عەجەبەن لی ئەمری موئمین فەرمێ ئیماندار جێی ئیعجابە ینی معجیبە بە ئیماندار بۆ لەبەرەوە فەرمێ ئین ئەسابەتهو سەڕاء شەکەڕ کاتێک خۆشیەکی بۆ دێ سوپاسی خواکە وئین ئەسابەتهو ضەڕاء سەبر و کاتی ناخۆشیەکی بۆ دێ سەبرەگرێ ژیان بەوە خۆشە باشە سەبرگرتن سنووری نییە یان هەر دەکرێت ئینسان بەردەوام سەبر بگرێت لەسەر ناخۆشیەکانی لەسەر ئەگەر لە معنای ئەگەر بزەب لە معنای سەبر تێبگەی و بزانی بۆ سەبر ئەگری بەڵام مەسەرم بۆ نمونە چەند جار حاڵەتی وا بووە ئافرەت هاتووە باسی پیاوەکەی کردووە پیاوێک هەم ڕۆژی ئیهانەیەکە هەم ڕۆژێ لێ ئەدا پارەی ناداتێ یعنی داوێن پیسی لەگەڵ خەڵکی ترەکات یعنی ئەم ژنە بە هیچ شێوە حیسابی بۆ ناکە ئایا ئەمە هەر پێ بڵێم سەبر بگرێ ئەو پێ ناوترێ سەبر ئەوە سەبر نییە ئەو غەڵەتە ئەوە خۆ زەلیلکردنە بەڵام سەبرگرتن لەوەی ئەم پیاوە 90 طبیعەتی جوانە کاکە 180 ئێستا هەندێک ژنێ لە کاکە مەمنون 110 بێ لەوانەیە وا بڵێ بەس وا دابنین ئەگە 150 بێ طبیعەتی باش بێ 150 تر تەحمل کە بەڵام تۆ لە 100 کابرا دەفلس ناهێنێ و پێ ناوترێ سەبر باش دەکرێت ینی ئەوە بڵێم هۆکاری ئەو هەموو جیابوونەوەی ئێستا سەبر نەگرتنە بەشێکیەوەی بڵێ بەشێکیەوە ینی ئاخری ئەحسای دوێنێ لە عێراق نزیکەی 6000 ژنومێر جیابوونەتەوە 6000 ژنومێر جیابوونەتەوە ئەرەوەڵ باشە دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە ئایا کاک کاروان هیچ شتێک هەیە لە ژیانیدا لی پەشیمان بێ لی پەشیمان بم بەڵێ واللهی لی پەشیمان بی لە قیامەت والله من بەشەرم یعنی ئەمە پێغەمبەران نین من لەو هەڵانم پەشیمانم کە سنووری خوان بەزاند بێ کە گوناحم کرد بێ لەو تەسەڕوفاتانە پەشیمانم کە ئەبوایە نەمکردایە بەرامبەر بۆ نمونە دایک و باوکم دەنگم بەرز کرد بێتەوە بەرامبەر خێزانم دڵم شکاند بێ لەوانەیە لە کات عەسەبیەتی و تووڕەیەتی لە مناڵێکی خۆمدا بێ یان لە کاتێکە بەعزێ لەوە پەشیمانم خەڵکێک بە عەقلی خۆم وامزانی بێ نامستەحەق پارەم دا پێ و مستەحەق بێ و نەمدابوو پێی لەوانە پەشیمانم بەڵام لە عامەی ژیانم ئەلحەمدولیلا ینی خوای گەورە ئەوەنە چاکەی لەگەڵ من کردووە وەخواش نیەتی دڵەکان دڵنیام ئارەوەڵە خۆ پێی نیەتەکان کاروان ئێستا ئەگەر دەبینین دنیا پێشکەوتووە بۆ سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی خەڵک بەکاری دەهێنێ دەکرێت ئەوە بپرسم کە ئێوە سوودتان لە سۆشیال میدیا بینیوە بۆ ئەوەی باشتر پەیامەکانی خۆتان بگەێنن من کەسێکی ئەلامیم نازانم تۆ مالی چەنی با کەش بکەم ئاساییە نەوت حەوت ئافرەتان پێیان خۆش نییە باسی وڵای ئاسایی نەوت حەوت من لە 93 کامیرەن بەسەرشانە لە نەوەشتە تۆ لە دایک نەبووی باوەڕکە ئەو کامیرێکە ئەو گەنجانە بەدەستیانەوە کاکارۆ ئێستا ئەوە گەورەیە لە بۆ ئەمە بەستم ناستەغفیرڵڵاه ناوەڵە بەزی دیێ زۆر من هەموو کات خۆم بە بچووکی من کەس زانم ئەمە بەستم لێ ئەلامەکە دێ من کەسێکی ئەلامیم دوای کامیرە بووم بە مخریج بوو یعنی من لە عمرم 17 ساڵ بوو دوکانێکمان هەبوو تەجیلم تاکە کرد تەجیلی ئەو کاتە ئەوها ینی لەو کاتۆ من خەریکم بەستم دەروی سوشیال میدیاوە بالفعل ینی سوشیال میدیا بەڕای من ئێستا لە کەناڵی تەلەڤیزیۆنی مهمترە ئێستا ئەو بەرنامەی تۆ ئەوەندەی لەوانە لە سوشیال میدیا بڕاو خەڵک ببینێ باوەڕ ناکەم لە تەلەڤیزیۆن ببینێ من خۆم بەرنامەی خۆم لە 10 تەلەڤیزیۆن هەبووە ئەمساڵ زۆر کەس باسی ناکە بەڵام زاران لە یەک تەلەڤیزیۆن هەبوو چونکە بەس تەلەڤیزیۆن متابعە کرا خەڵکی بینی بەس بەڕاستی سوشیال میدیا بەڕای من باشترین چەکە بۆ ئەوەی بتوانین ئیسلاحی خەڵکی پێ